کوژان و برینداربوونی دەیان کەسان لە ئاگری نەخۆشخانەیەکدا لە عێراق. دووبارەکی لە نێوان دیموکرات و کۆماریەکاندا لەبارەی ڤاکسینی کۆرۆنا. داخستنی خاڵی سنووری سیماڵکان. تەماشاچی لە خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنتن دیسیەوە خۆشهاتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنەکشن سێشەممە سنزەیە مانگە هەفتە ساڵە 2021 درودی من ژانی دیلان پێشکەشتان کەم ئومیدوارم دەمێکی خۆش وەلمان بوونە سەر. سڵاو و ڕێزێ من ساڵح دەمی جەرجی بۆ بینەرهێژە ئەمجە عێراقی دەست پێ دەکەن. لە باشووری عێراقی ئاگر بە نەخۆشخانەیەکە کۆرۆنایی کەت و دە ئەنجامێدا هەری کێم 66 کەسان ژیانە خۆشەدەستا و بەدەهانجی بریندار بوون لە گۆر بەرپرسێن ساغلەمیە. بەرپرسان گوت نەخۆش دە ئەنجاما شەواتên تندە مرن و لە نەخۆشخانەیە حوسەینی یا فێرکردنێ لە باژارێ ناسریە. هەن بەرپرسان گوت سەدەما ئاگەر ئەو کۆنتاگەکە ئەلکتریکێ بوو لە بەرپرسێکی لە پارێزگەها زیقار کۆ ناسریە گریدایی وەیە گوت ئاگەر دە ئەنجاما تەقینا شوشەیەکە ئۆکسیجینێدا بووە. گومان و دوودەڵی بۆ ڤاکسینی کۆرۆنا لە وڵاتە گرتوەکان دەی ساڵمێنی کە هێشتا کاریگەری کە هێشتا کارێکی ئەستەمە بەوەی 1 لەسەر 3 ئەمریکایەکان دژ بە کۆڤید-19 دەرزیان لە خۆ نەداوە و هەردوو دیموکرات و کۆماریەکان لەبارەی ڤاکسینەکەوە دابەش و لە دووبەرەکیدان کە بەردەوامە لە ئاستەنگ دروستکردن لە بەرامبەر هەوڵەکاندا بۆ زاڵبوون بەسەر ڤایرۆسەکەدا. ئەو ناوچانەی لە وڵاتە گرتوەکان کە ڕێژەی کۆتانی کۆڤید-19 تێدا نزمە بەرزبوونەوەیکی لە تیماریکردن بینیوە لە نێوان ئەو کەسانەی تەمەنیان 18 تا 49 ساڵدایە کە ئێستا کە فەرەتر لە 40% ئەو نەخۆشانە هەژمار دەکرێن لە پەیوەندی بە کۆڤید-19ەوە. بە پێی ناوەندی ئەمریکا بۆ کۆنتڕۆڵ و پێشگیری لە نەخۆشیەکان سەرۆک جۆ بایدن لە هەفتەی ڕابردووەتی کاتی ئەوە هاتووە هەوڵەکانمان چڕتر بکەین بۆ ئەوەی باوەڕ بە خەڵکە بهێنین دەرزەکە لە خۆیان بدەن. ئێمە پێویستە کۆمەڵگە بە کۆمەڵگا گەڕک بە گەڕک وە زۆر جار دەرگا بە دەرگا بچین کورت و کرمانج لە دەرگاکان بدەین بۆ گەیاندن یارمەتی بۆ ئەو کەسانی ماون بۆ پاراستنیان لە ڤایرۆسەکە. هەندێک لە یاسادانەرانی کۆماریەکان دەڵێن ئەوان نگەرانن لەوەی کە حکوومەتی فێدراڵ پلانی ئەوەی هەیە بێتە بەردەرگای خەڵک. بەڕێوەبەرەتی بایدن ڕوونی کردەوە مەبەستی سەر و کۆمار ئەوە نەبوو کە کارمەندانی فێدراڵ خەڵک ناچار بکەن دەرزی لە خۆیان بدەن. بەڕێوەبەرەتەکە وتی حکوومەتی فێدراڵ پێشگیریەکی زۆرتر بۆ ئیالەتەکان دابین دەکات لە ڕێگەی ئەوەی پێدەوترێت تیمەکانی وەڵامدانەوەی بەرزبوونەوە. دابەشبوونی بەردەوامی دیموکرات و کۆماریەکان لەبارەی ڤاکسینەکەوە وا دیارە تەگەڕی لە بەرامبەر هەڵدانەکانی ڤاکسینەکەدا دروست کردووە. کەمێک کەمتر لە نیوەی کۆماریەکان کە لەم دوایەنەدا لەلایەن ABC و واشنتن پۆستەوە ڕاپرسیان لەسەر کراوە دەڵێت تازە دەرزیان لە خۆداوە یان لە خۆیان دەدەن بە بەراورد بە 93% دیموکراتەکان. دکتۆر ئانتۆنی فاوچی ڕاوشکاری پزیشکی کۆشکی سپی دەڵێت گرنگە و کەسانەی دەرزی لە خۆیان نەداون لە ڕێگەی ئەو کەسانەوە کە باوەڕیان پێیە پێیان بگەن. ئێمە دەبێت لەو دووبارەکیە دوور بکەینەوە کە بەڕاستی هەر لە سەرتاوە کێشەیەک بووە لەگەڵ بڵاوبوونەوەی ئەم پەتایە. لەم هەفتانەی دوایەدا لە ئەرکانساس کە ئێلەتێکی سەر بە کۆماریەکانە ئەو کەسانەی کە بەهۆی کۆڤید-19ەوە لە نەخۆشخانە تیماری کراون لە بەرزبوونەوەدا بووە. بە پێناوەندی سەرچاوەی کۆرۆنا ڤایرۆسی جان هاپکینز تەنها 32% ئەرکانساسیەکان بە تەواوی دەرزی لە خۆیان داوە. ئۆسانداری ئەرکانساس ئاسا هاتچنسن کە لە کۆماریەکانە دەڵێت گومانکردن لە کوتان پەیوەندی بە بیر و باوەڕی پارێزکارانەوە هەیە بەرامبەر بە حکوومەت. ئێمە دەبێ هەر بەو شێوەیە وەڵام بدەینەوە کە لە درێژایی مێژوودا کردومانە بەڕازگۆیی زاڵ بین بەسەر گومان و نەبوونی باوەڕ سەرکەوتن بەسەر پێداگیری و کە لە ڕقی بەوتنی ئەوەی گرنگە بۆ کۆمەلگاکەمان و گرنگە بۆ ئیالەت و وڵاتەکەمان. کە دەڕوانی تا ئایندە CDS ناوەندی ئەمریکا بۆ کۆنتڕۆڵ و پێشگیری لە نەخۆشیەکان دەڵێت خوێنگەکان لە پاییز دەبێت بە تەواوی بکرێنەوە کە خوێندکاران خۆیان لەوێدا بن. بەڵام ئاخوو ئەو خوێندکار و کارمەندانەی کە بە تەواوی دەرزی لە خۆیان داوە پێویستە ماسک لەبەرکەن لەوانەیە دیسان کێشەی پارتایەتی بێتە ئاراوە.
ئوستاندارەکانی کۆماریەکانی ئەرکانساس و تێکساس دەڵێن نا بۆ ئەوەی خوێندکاران ماسکیان هەبێت وە کاربەدەستان لە کالیفۆرنیا دەڵێن بەڵێ چونکە دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی هەمیشە شیانی نییە. هەردوو وڵاتین ئەمریکا و رووسیا پسنا ڕێکەفتنا بەردەوامیە دەرباسکردنا ئالیکاریین مرۆڤی دەریە بابل هەوایە ناوبەرا تورکی و سووریدا دا و شارەزا قاڵە vê li hevkirinê dikin wekû destpêkeka pêşbîn ji bo hevrêziyeke di navbera Amerîka û Rûsyayê de. Baloziyê Rûsya li netewênê girtî Vesîlê Nebenzîya ew rêkeftin bi dîrokî danasîn û got ew hêvî dikin ku ev sînaryo bibe xaleke veguhêz ne tenê li Sûriyê ku qezenc Sûriye jê wergire belê tevahiya rojhilata navîn. Ji bo ronîkirin û şîrovekirina vê mijarê niha şarezayê pêwendiyên navnetewî Ekrem Unen ji Moskoyê bi Meraya dem baş mamoste Ekrem tu dibêjî ev li hevkirina sînordar ji bo alîkariyên mirovî çi qas Amerîka û Rûsya ji hev nêzik dike? gelek spas kirim her hevî. Rastî ez dihesibînim ki bi taybetî tiştê civîna Biden û Putin li cenê civiyan pir eşkereyê ku yani her çi qas nakokî Rûsya û Amerîka ji xwe heger çi qas li hev bikin ji ew ê her nakokî wan hebin. Lê biya min di vê civîniyê de bi taybet li ser Sûriye, bi taybet ser Sûriye ez dihesibînim ku li hevkirinek wanî a berê hev û berdewam dikin û heta belkî tîn xurtir dikin. Yani bak cenabê te zane ez tim tekrar dikim ki li Sûriye li hevkirinek ne diyar di orta Amerîka û Rûsya'da heye ev ê hanê hatta ez dikarim bêjim ji demê Obama dest pê kiriye paşê bi Trump devam kir û niha jî Biden belkî dixwaze hîn xurtir bike ji bo çi Biden dixwaze xurtir bike belkî Biden heta derecakê ew bêbaweriya navbera dewleta Yekîtî Amerîka û Rûsya de ev demeke dirêj hebû belkî Biden dixwaze wê nebaweriyê hinkî sis bike ji ortê rake û hinkî baweriyê çê bike ji bo Rûsya ki karibe têkiliya wan xweş bibe. Ez bawerim ev nekir berxevçê bû li hevkirineke ki berê heye û ev jî encamê wê yekî îro baş mamoste Ekrem em çima tiştekî li ser erdê li Sûriyê nabînin han ev deriyê mirovahî ji ber ku pêwîst bû biryarek werestandin roja înê biryar standin roja şemiyê roja dawiyê bû ku divê biryarek bête standin neçar bûn ku wê biryarê bistînin çima ji bo tevahiya Sûriyê tiştekî diyar li ser erdê nîne û xalên nakok navîna Rûsya û Amerîkada li kîjan navçeyên Sûriyê bêhtir hene li gor xwendina te? Bele bi rastiya xwe de rast yani Rûsya û Amerîka her çi qas du dewletê gelekî xurtin û tesîra wan hîn jî heger ne wek berê hîn tesîra wan geleke xurt e lê divê em ji bîr nekin niha hêzê heremî jî li henek li derdora Sûriye bi taybetî Tirkiye û İran yani û ew jî her du jî niha aktiv li Sûriye ne yani dewleta Yekîtî Amerîka û Rûsya bê kişalekî berfireh bi her du welatanar bike qenaet tê min de dixwazin bi awayekî wan bisekinin û Sûrî derxin yani ev tiştêk wek cenabê te pirsa kir ki li ser erdê em tiştekî nabînin bilakis xwe belkî tiştê ê Rûsya û Amerîka dike ki esas belkî yek ji noqta herî esasî li hev kirine ki yek ez tim dibêjim yek di paşa roja Sûrî de garantiya a İsraîl hebe du divê Sûriye Tirkiye û İranê ji Sûrî derxin bi awayekî û belkî ev tiştê te behs kir ki em ser erdê dikirin ev jî sanciyê wê ne ki Tirkiye û İran du hêzê bêguman heger em bêjin ne Rûsya û Amerîka xurt jî lê du hêzê heremî li xurtin bêguman Rûsya û Amerîka mezbûrin hesabê wan bikin lê di vir de divê em ji bîr neke ki Rûsya û Amerîka di pirsa her du Sûrî derxin li hev kirine ez dihesibînim. باشه مامۆستا Ekrem eger Rûsya û Amerîka li hev bikin li dor Sûriyê eger gihîştina rêkeftineke û li ser erdê tiştek hata wergerandin wê demê kîjan alî bêhtir Sûdê jê werdigê yani bêjî qezenca kîjan alî bêhtir e em bibêjin di nava Sûriyê da xelkê Sûrî bi giştî wê Sûdê jê wergire wê Kurd jê wergirin wê aliyê opozîsyonê Sûdê jê wergirê li gor xwendina te wê kîjan jê Sûdê wergirê bêhtir قناعتي من از حسبين يعني لهفكرنا كذا اوي جبوت هوايا سوريا ده يعني هوايا سوريا ده يقولوا جنابه تزان انه حال سوريا دي نقطه اساسيه هنا نقطه ادلبيه اساس جيك قال لك هذا تيروريست جديان قال لك فاضي قرابي معارضه مخالفه سوريا جيرد بيزن للوره نقطه داج تزان منطقه هرمي كردينه هرمي كرديجي تزان يعني او هزاك
نها هرما كردي كنترول دكه orta o rejimê de tu nexweşiyeke pir tune yani bêtir loyalî rejima Sûriyê ji bo wê de hesibînin heger Rusya û Amerîka ji bo Sûrî ew ê ser tevaya Sûrî hev bikin û ez de hesibînim ew li hevkirina wan jî ew ê ji bo tevaya xelkê Sûrî ew ê tiştekî pozîtîv yani çi aliyê eqelî û çi aliyê dînî û çi aliyê siyasî ew ê ser gişa li hev bikin yani belkî cenabê te dizane beyanê Wezîrê Derve Rusya jî û Amerîka jî her tin dibêjin lazim e Paşaroja Sûrî de hemû aliyê siyasî olî û dînî karibin xwe divê cihê xwe divê rejîma anî bibînin ji bo wê de ez dihesibim li wê hevkirinek wanî a ji bo tevaya Sûriyê de ez werdihesibim. باشه مامۆستا ئەکرەم ئەگەر ئەم بالانسا ئەم بێژین تەرازویە سیاسەتê لە هەرێما ڕۆژهەڵاتە ناوین بگشتی بدن بەر چاوان تو دەبێژی کیژان هێزە هەرێما ڕۆژهەڵاتە ناوین ناخوازە کو ئەمریکا و رووسیا لەسەر سووریە لە هەفدە بکەن یعنی وەک نمونە ترکیە دخوازە ئەو نزیکی هەف ببن یان ئێران دخوازە ئەو نزیکی هەف ببن قناعتي من برسك قال لك الجديد وجنابه برسك باسكت قناعتي من نا تركي ونا ايران بتهيبات هرده تو اوي ناخذين كروسيا وامريكا لسر سوري الهافكن جبرج وقت من بريانو هاجيكو يعني اوجي بكيما هي بقان ديما زانين ك روسيا وامريكا لسروان لهافكرنا لسروان لهافكرنا كوان سوري درخن حتى بس بلكي نوان سوري تاني درخن حتى وان بين جوان ربي دبيجن وين حدودي خواه يعني دستي خواجدار بكشين نه بس سوري تاني ج عراقيه ج لبنانيه ج ليبيايه ج منطقه يعني اشكره روسيا ج امريكا ج تركيا يعني دجه وقالت حدودي خو بله نرينا تزلال بو مامۆستا ئەکرەم شارەزای پەیوەندیên ناونەتەوی ئەکرەم ئونەنت ji مۆسکۆی بمەڕەوەی gelek سپاس بۆ دەماتێ gelek سپاس کردن هەر هەری لە مانگی شەشی ئەمساڵەوە هاتوچۆ کردن لە دەروازەی سیماڵکە کە بەڕێوەبەرەتی خۆسەری باوکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە هەرێمی کوردستان دەبەستێتەوە زۆر کەم بووە. دوایین جار کە دەروازەی سیماڵکە داخرابوو ڕۆژی 22 مانگی شەشی ئەمساڵ بوو کە لەلایەن بەڕێوەبەرەتی دەروازەکانەوە لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا داخرابوو. حکوومەتی هەرێمی کوردستان بوو ماوەیەکی کەم دەروازەی سیماڵکای گرتە دەست و دایخستن. کەنانبەرەکات ڕایگەیان کە ئەوان دژی ڕێو شوێنە ئاسایشیەکان نین بەڵکو ئەو جۆر ئاسایشەی کە هەرێمی کوردستان بۆ ڕێڕەوی دانیشتوانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا سەپاندونە سەرچاوەی گرژیە. جماعە حەزیرانی ده تەفگەرا لە دەرگەهی سێماڵکە گۆ هەرێمی ڕێڤەبەریە خۆسەر لە سووریە بە هەرێمی کوردستانە عراقی ڤەگرێ دەدە پرکێن بوویە. کردنا دەرگەهی سێماڵکە جارا vê dawiyê 22 حزێرانê de bû got ji aliyê rêveberiya giştî ya dergehên li Bakur û Jilatê Sûriyê hat girtin. Hevserokê desteya karê hindirîn a herêma Cezîrê Ken'an Berekat dibêje got ji ber biryara vê dawiyê got ji aliyê hikûmeta Kurdistanê ve hat standin wan dergehê sêmalka ji bo demeke Kurd girt. Ken'an Berekat diyar kir got ew ne li dijî biryarên ewlehiyê yên herêma Kurdistanê ne. Lê forma ewlehiyê ya got ji hêla hikûmeta herêma Kurdistanê ve ji bo derbasbûna niştecihan ji aliyê Bakur û Jilatê Sûriyê ve hat dayî bûye cihê aloziyê. Yani hêviya me newsa bû ku teamül alî dawstandinê de ser esasekî em bêjin îdarî heta ewlehî heta aliyê xwe em bêjin milletê melwiyariye hezara insanê melwiyariye dixwazin herna alî civakî serdana wa bikin wa bibînin û vegerin di mijarê me de tiştekî astengîz bo mijarê de nîne yani tiştekî ku em bêjin li hember biryareka me ji bo kesehetek derbas nebe an neçê tineye. Şopîner bawer dikin got nakokiyên siyasî navbera her du aliyan de dibe sedema girtina dergehê sînorî ji bo çend caran. Niştecihên Bakur û Jilatê Sûriyê demeke dirêj dimînin heya got erêkirina derbasbûnê tê dayîn ji hêla herêma Kurdistanê ve. Dergehê sêmalka gotekane dergehê sînorî ye got herêmên Kurdên Sûriyeyê bi cîhanê re ye. Got biriya wê sivîl bazirganî û alêkariyê mirovî derbas dibin. Cema em rastî dibînin ew derîkî vekiriye ji miletê me re. Halatê şewatê hene, nexweşiyê muzmin hene, bûk hene, halatê insanî hene. Em hêvî dikin ev ne biva halatê dîre bin, ne biva qiraratê dîre bir. Qirarin hebin, biwa vegirêdayî bin, umûrna siyasî bin, çi bin em ne teleqî me ji va salfayînê ji her du tarafa jî. Em halatê insanî em hêvî dikin ji her du tarafa jî ev derî vebe miletê me li Ewropaya, miletê me haciriye, miletê me tê xwediyê xwed bînê, ehlê xwed bînê. نخوشی نمانه ام نکارن هر نشامی ایدا ریز زحمت گران بر وی ملتی
نشتجهن هرمه بهیوینا گو ناکوکین سیاسی یا کردین هر دو قراغا جمع دجله باندور سر تفگرا درگه سینوری نکه گرتنا درگه سیمال کا باندور که نینی سر جیانا نشتجهن باکور و جلاتی سوریه دیکه مسائل السياسي جرك نبي أواي ورنا حلكرن إيرو أف درجه هناك درجهك كسي فقير كسي مالدار يجي نفسي عملية هجای گوتنه اگو درگه سیمال کا سینوری د 13 ماه یکی 2013 ده هاد وکرن آگاهی فرمیش بو و گوهرتنا بازرگانی بریا سیمال کا توننه لی یک جه درگه هری اکتیو سر استا سوریه بگشتی دمل آبوری ده لالی اکیدن تکانه درگه سینوری گو جبو روشن مرووی گو پیش نشتجهم باکوری سوریه باندورا ناکوکین سیاسی سر تفگرا درگه سیمال کا دبه صدما آلوزیه که پرالی زانا عمر دنگ امریکا هری مادیرکی لی ترکیه لگور لیکولینان ده نوورا سال 2000 و 2021 ده نزدیکی 16000 جن هاتنه کشتن و بهتری 2 میلیون جی دولت دخوازه پاراستنه کرنه. لیکولینر سیبل هورتاش ده پرتوکا خویا بناوه جنین که دلتنگ بون چما میرین خوا کشتن ده خواستیه که ناس بکه چما جن و میر کشتنه دکن. راپورتا پیامنیر مل انقره آگاهین بهتر هنه. لگوری لیکولینن د نابرا سالن 2000 و 2021 دا نزدیکی 16000 جن هاتنه کشتن و 2 میلیونی زیدتر جن جی دولت پاراستن داخواست کرنه. لترکیه هر روز جعالی زلامان و کشتنا جنه ایدی وقت تشتکی آسان تنیرین. للوی داره پرسکا گرینگ اوه کو گلو جن جی لترکیه هیت زلام خود دکوژن آن نا. روزنامه‌وان سیبل هورتاش لسر و مجاری دمکا دریج لیکولین کر و برسیوا و پرسیجی د پرتوکا خو یا بناوی جنین کو دلتنگی بون چما میری خو کشتن دا نویسی هورتاش چیروکا و پرتوکا خو جی وها ودبیجه kadın hareketiyle beraber Türkiye'nin gündemine oturdu. Despeka salada hezarande bi tevgera jinan kuştuna jinan ke terrojeva Türkiye'de salada hezaro dehande ji aliyen hinderan İja kuştuna meran hate diyar kırın u biviji xwestin ku kuştuna jinan normal bıkın. Ez jî li ser vê ketim rê û min got gelo jin çima mêran dikujin. Çîroka vê Pirtûkê jî wisa dest pê kir. Berê nivîsînê Hurtaş diçe hemû girtingehên jinan yên ku mêrê xwe kuştine û serdana wan yek bi yek dike. Tüm kadın cezaevlerini Ez li Türkiye hemû girtîgehên jinan geriyam. Jinên ku mêrên xwe yan jî xoşewîstên xwe kuştine bi wan re axifîm. Min ji wan pirsî hûn çima mêran dikujin. Di vê lêkolînê de diyar bû ku kuştina jinan û kuştina mêran hiç wek hev nînin. Mêr li gor kêfa xwe jin jî bo parastina xwe dikujin. Hurtaş pêşî van lêkolînên xwe di rojnameyeka Tirkiyeyê diweşîne. Paşê jî dike pirtûk. Lê di dema weşandinê da bertekê herî mezin ji aliyê Wezareta Dadêva tê. Kamuoyundan hiçbir tepki görmedim bu anlamda. Hatta çok ilgiyle okundu bu yazı dizisi. Ama Gava pirtûk derket ez gelek di nav tatilê de bûm. Min digot gelo ji xwendevanan ew ê bertekekî çawa bê. Lê rastî xwendevanan nêzîkbûnekî baş nîşandan. Lê berteka mezin ji aliyê Wezareta Dadêve hat. Ji bo ku ez bi destûra Wezaretê çûbûm girtîgeham. Piştî weşanê Wezaretê bangî min kir û got Sîbel Xan hûn çi dikin. Zilam kuştina jinan dixwînin diçin jinê xwe dikujin. Pêkane ku jin jî gava van nivîsên we bixwînin wê biçin zilamê xwe bikujin. Susmuyoruz, korkmuyoruz, itaat! Jinên ku diltengî bûn çima mêrê xwe kuştin? Ji aliyê weşana îletîşîn ve çaremîn car hatiye çapkirin. Vê pirtûkê eleqeyeka mezin jî ji aliyê xwendevanên xwe girtiye. Eyûb Demîr, Dengê Amerîka, Enkere. لە کاتێکدا نەتەوەیەگرتوەکان لە 11 ژولای جەژنی ڕۆژی جیهانی دانیشتوان دەگرێت، شارەزایان دەڵێن هیچ ژمارەیەکی وردی دانیشتوان بۆنی نییە و داهینانی مرۆڤ بەردەوام دەبێت لە بەڕێوەبردن و تێپەڕبوون بەسەر گەشەی ژمارەی ئەو کەسانەی کە لەسەر ئەم هەسارەیەدا دەژیان.
بەشی زۆری مێژووی مرۆڤی خایاند هەتا ژمارەی دانیشتوانی جیهان بگاتە 1 ملیار کەس، بەڵام بە جۆرەی ئاماری نەتەوە گرتوەکان و ئەوانی دیکە لە ماوەی 200 ساڵی ڕابردوودا ئەو ژمارەیە 7 هێند زیادی کردووە. ژمارەی دانیشتوانی جیهان ئێستا نزیکەی 7.7 ملیارە و کەژناسان پێشبینی دەکەن هەتا نزیکەی سەرەتای سەدەی داهاتوو ژمارەی دانیشتوانی سەر گۆی زەوی 11 ملیار تێپەڕێنێت. لە پشتی ئەو ژمارانەوە سەرکەوتنێکی گەورە لە تەندروستی جیهاندا لەسەر و هەموو ئەو شتانەوەیە و ئەوە یەکێکە لە دەرەنجامە مەزنەکانی گەشەکردن. هاوکاتی ئەوەی تەندروستی مرۆڤ باش بووە و مردن کەمی کردووە، هەر بۆ یاگەشەیەکی گەورە لە ژمارەی دانیشتوانی مرۆڤدا هەبووە. سندوقی بودجەی دانیشتوانی سەر بە نەتەوە گرتوەکان بە دوواداچوون دەکات بۆ ئاراستەکانی دیموگرافی و لەسەر پلانڕێژی خۆشی کار لەگەڵ حکومەتان لە سەرانسەری جیهان دەکات. پسپۆرانی ئاژانسەکە ئاماژە بە پێداویستێکی گەورە دەکەن بۆ بەڕێوەبردننی بە شارستانیکردن. هاوکاتی ئەوەی پتر لە نیوەی دانیشتوانی جیهان ئێستا لە ناو شارەکان و دەوروبەریدا دەژین، پسپۆرانی دیکە داوای پلانەکانی کۆچکردنی سەرتاسەریان کردووە. بە گوێرەی نەتەوە گرتوەکان ژمارەیەکی گەورە لە خەڵک دەشێت ڕۆڵێک لە گۆڕانی کەش و هەوادا بگێڕێت و دەشڵێن، بەڵام ئەمە مەسەلەیەکی ئاڵۆزە. بڕێکی زۆر کەم لە بەشداری لەمەڕ دەرهاوێژە گازیەکان لە جیهانی بەرەو ڕسکانچوو سەرچاوە دەگرێت. جا بۆ سەنخستنە سەر سکوزاکردن و نەبوونی پلانی خێزانی لە وڵاتانی بەرەو ڕسکانچوو، هەروەها ئاماژەی ئەوە بدەیت کە هۆکارێکی گۆڕانی کەش و هەوا یەکێکە با بڵێن لە خۆلادانە گەورەکان بۆ دانپیانان بە بەرپرسیارەتیدا کە دەکەوێتە باکووری جیهان بەهۆی شێوازەکانی بەکاربردن. ئایا سەبارەت بە کەمبوونەوەی لە دایکبوونی منداڵ بەهۆی کۆڤید-19 چییە ئەوەی هەمومان واگوێبیستی دەبین؟ شارەزایان دەڵێن کەمبوونەوە لە ئاراستەی لە دایکبوونی منداڵان تێدەپەڕێت و پسپەڕان دەڵێن ڕادەستگەیشتنی ژنان بە تێپەڕبوونی کات بە خزمەتگوزاری تەندروستی یاریدەدەر دەبێت لە ڕێخستنی گەشەی دانیشتوان. کاتێک خەڵک بتوانن ئەو ژمارەیە لە منداڵ خۆیان دەیانەوێ بیان بێ، ئەو کاتە ئەوەی بەدی دەکەین ئەوەیە کە بە گشتی و بە تێپەڕبوونی کات خەڵک منداڵی کەمتریان دەبێ. ئەمەش بەشێکی بەهۆی ئەوەیە کە خەرجیەکانی بەخێوکردنی منداڵ زیادیان کردووە. هاوکات زۆرێک لە شارەزایانی دیموگرافی دەڵێن ژمارەیەکی تەواو گونجاو بۆ دانیشتوان نییە. ئەو داهێنانەی مرۆڤ بەردەوام دەبێت لە زاڵبوون بەسەر ڕەوتی گەشەی دانیشتواندا. نەخۆشین پەنجەشێرە لە مووسڵێ بەسەر ئێش و ئازارە نەخۆشیەدا ڕاستی پرسگرێکن پەیداکردنا دەرمانن و جهن گونجاون بە حەواندنێ دەبن لە نەخۆشخانەیان. هەرچەندی کۆپزیشک گوه دەدن وان و خەمساریە دە دەرمانکردنا واندا ناکەن. پەمنێرێمە لە مووسڵێ سەردانە نەخۆشخانەیەکی کرد و ئەڤ راپۆرت ئامادە کرد. هەلبەت پەنجەشێر نەخۆشیەکە گەلک جاران جەرەسەریە ئەvê نەخۆشیە ji کنترۆلا نۆژداران دەرکەویتن و بیتە سەدەما گیان ji destdana ew kesê tûjbûyî. Hindek caran bi derziyên kîmyawî çareseriya evê nexweşiyê dihête kirin. Ev derziyet giranbiha ne û hindek caran li nexweşxanên hikûmî nahêne dîtin. Li Mosilê rewşa tûjbûyên penceşêrê gelekiya aloz e. Jilayekî çareseriyê bi xwedkirin û jilayekê dîve cihê vehewandina nexweşan nel astekê pêdivî ye. Herçende nûjdar xemsariyê nakin û berdewam haydarî rewşa nexweşan e. المواطنين ئەو خەڵکی هەژار و دەستگرت دیچاوە دەرمانی پەیدا کرد هەکەر دەرزیە کیمیۆیە ب 100,000 دینار بێت و هەروەسا کرینە دەرمانی بام دێ چکین. وهاي زوجي يعني مريض كل شهر يراد له ميري من ينخوشة وهر مهكي ام بي تي في 300,000 دينارانين جبو كرينا درمانا و درزين كيمياوي نوجدار ما اوه بودم 2 سالانه به برانبر ام قصداويت كين و او پارش منا ارگرد چنكو تزانت ام هجارين وش مناعت موجود طبعا اكو بعض الادوية ما موجودة راستا گلک درمان ویرنین لو ما نخوش نچارد بیتش درو بکرید ما بستامن لدرمانخانین اهلی پنجشێرێ gelek egerên xwe hene ku dilaşê mirovî de werarê biketin û wekû xarna bizêdeduhin û kêşana cigaran û nebûna jîngeheka pak û gelek egerên din. Li Mosilê piştî şerê Daeş rêja tûjbûyên penceşêrê gelek zêde bûye û lewma bisporên evî biyavî vedgerîne çend hokaran.
حقيقة قبل ما أحكي عن النسبة لازم أحكي عن أسباب السرطان. السرطان بصورة عامة له أسباب عديدة. راستي بري از لسر رژه پنجشیر بپیوم فره اگرین پنجشیر دیار بکین. پنجشیر با آوای که گشتی گلک اگر هنب تنه یک اگر نینه. لیگ جه اگرین سرکه پاشماین شرینه. هر وصا پیزبونا جینگهل پارزگه ها نینوا دیسان اف شر و داویه و هرش دست پیکه هاتنا چکدارین داعشی حتی گهیت شر آزاد کرناوی باجاری رجا اوی کاول کرنا بسری اوی باجاری هاتی هر وصا فشار درونی او خلطی دا جیای ده سردم داعش و پشتی داعش دا. تنه ده سالا 2020 دا 1493 کس هاتینه تومار کرن که توجبوین نخوشیا پنجشیر نه. اول دمکی دایه که تنه ده مها حزیرانا ای سال دا 1400 کسان درزین کیمیاوی داناینه. پنجشیر نخوشیه که کو داتا و آمار نوی لهر باجارکی سالانه دهینه تومار کرن. لموصل جی وکو هر باجارکی داتا و آمار اوی نخوشیه هاتینه تومار کرن هر جه آزاد کرنا اوی باجاری لجدستن چکدارن داعش و هتانو که سال بو ساله ریجا نخوشیه پنجشیر ناوا جواک موصل دا برف زیده بونه شارازاین اوی بیاویجی وسط دنه دیار کرن گو سدم سرکی پاشماوین شر آزاد کرنا اوی باجاریه کاوا عمر دنگ امریکا موصل کرد کنکشن لور بداوی هات تا جارکدن هر شاد و بختور ببینه خوش